ئەم کاتتان باش بیسەرانی هێزان لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 10 دێسەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. لا بەنداوی تشرین شەڕێکی سەخت لە ئارادایە. دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی بەناو سوپای نەتەوەیی سووریا SMO هێرشیان کردوتە سەر بەنداوی تشرین و پاش ئەوەی شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا وڵامی هێرشەکانیان داوەتەوە شەڕدەستی پێکردو و هێشتا شەڕەکە بەردەوامە. چەندین چەتەی سوپای نەتەوەیی سووریا لە شەڕەکەدا کوژراون و هەروەها ئۆتۆمۆبیلێکی چەتەکانیش تێکشکێنراوە. شەڕوانانی ئەنجومەنی سەربازی تەلتەمەر فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی چەک هەڵگەری دەوڵەتی تورکیان لە جۆری ئانکا لە ئاسمانی تەلتەمەر خستە خوارەوە. لە وبارەیەوە ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا ڕاگەاندراوێکی بڵاو کردوێتەوە و بە پێی ڕاگەاندراوەکەی قەسەدا شەڕوانانی ئەنجومەنی سەربازی تەلتەمەر فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی چەک هەڵگەری دەوڵەتی تورکیان لە ئاسمانی تەلتەمەری سەربا حەسەکە خستۆتە خوارەوە. هەروەها لە ڕاگەاندراوەکە ئاماژە بەوش کراوە فڕۆکە بێفڕۆکەوانە چەک هەڵگرەکە لە جۆری ئانکایە. لایەن فڕۆکە جەنگی نەناسراوەوە بارەگا کۆنەکانی ڕژێمی سووریا ڕووخاو لە ناوەندی قامیشلو بردومان کراوە و دەنگی بردومانەکە لە ئامودا و ناوچەکانی دیکەش بیسراوە. با پێی زانیاریەکان فڕۆکە جەنگی نەناسراوەکان بردومانی ئەو بارەگایانەیە کردووە کە بەدەستی ڕژێمی سووریاوە بووە پێش ڕووخانی. هەروەها دەنگی بردومانەکە لە شارۆچکەی ئامودا و ناوچەکانی دیکەش بیستراوە. دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی تۆپبارانی گوندەکانی باشووری ڕۆژاوای کۆبانیان کردو بەخۆیەوە 2 منداڵ شەهید بوون. لە یەک کاتدا دەوڵەتی تورک و چەتەکانی تۆپبارانی گوندی کۆن ئەفتەری سنووری کۆبانیان کردو بەهۆی تۆپبارانەکەەوە 2 منداڵ شەهید بوون و هەروەها دەوڵەتی تورک بردومانی خێزانێکی مەدەنی لا سنووری تەلتەمەری سەربا حەسەکەی کردو بەهۆیەوە 12 هاوڵاتی شەهید بوون کە 6یان منداڵ بوون. هەروە لەلایەکی تریشەوە بردومان و تۆپبارانی سنووری کۆبانیان کردو بەهۆیەوە هاوڵاتێکی مەدەنی شەهید بوو 6 دیکەش بریندار بوون و بارودۆخی دوانیان سەختە. جێیاماژەی هێزەکانی ئاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ڕاگەاندراوێکدا ناسنامەی 3 شەهیدی هێزەکانیان ڕاگەیان کە بەهۆی بردومانی دەوڵەتی تورک بۆ سەر سنووری کۆبانی شەهید بوون. هێزەکانی ئاسایشی ناوخۆ ڕایانگەیان چەتەکان با پشتگیری دەوڵەتی تورک کاری تێرۆریستی ئەنجام دەدەن و داواش دەکات هێزە نێونەتەوەیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەست بەجێ هەڵویست وەربگرن و هێرشەکان بۆ سەر هاوڵاتیان کۆتایی پێبهێنن. دژیان پێشلکاریانە هەڵویستێکی جدیش نیشان بدەن. هێزەکانی ئاسایشی ناوخۆی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەبارەت بە هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی بۆ سەر شار و هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕاگەاندراوێکیان بڵاو کردەوە و نیگەرانیەکانی خۆیان دەربارەی زیادبوونی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ناوچەکانی نیشتە جێبوون و بە ئامانجگرتنی هاوڵاتیان دەربڕی و بە هەڵگیرساندنی مەترسی ناوزەدیان کرد. هەروەها ڕاشنگیان لە هێرشەکان بۆ سەر گوندەکانی کۆبانی و شارۆچکەی زرگان و گوندی مستەریحی عین عیسا ژن و منداڵ شەهید بوون و پشتگیری دەوڵەتی داگیرکەری تورک بۆ چەتەکان لە پێناو تێکۆشانی سەقامگیری و ترس خستنە دڵی هاوڵاتیانە. هەر لە ڕاگەاندراوەکەدا باس لەوەش کراوە چەتەکان با پشتگیری دەوڵەتی تورک کاری تێرۆریستی ئەنجام دەدەن. هێزەکانی ئاسایشی ناوخۆ بانگەوازیان لە هێزە نێونەتەوەیی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە دەست بەجێ هەڵوی زۆر بگرن و هێرشەکانیان بۆ سەر هاوڵاتیان کۆتایی پێبهێن و فشار لە داگیرکەری تورکیا بکەن و پشتگیری بۆ تێرۆر بوەستێنێت و دژی ئەم پێشلکاریانە هەڵویستێکی جدی نیشان بدرێت. ڕووکان جەماڵ و تەبێژی ڕاگەاندنی یەپەژە ڕایگەیان ئەو بانگەشانەی دەڵێن منبەج داگیرکراوە
دوورن لە ڕاستیەوە و دەشڵێت لە منبەج داستانێک دەنووسرێتەوە و بارخۆدانێکی مێژووی دەکرێت. ڕوکەن جەماڵ و تەبێژی ڕاگەاندنی یەکینەکانی پاراستنی ژن یا پەژە هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر کانتۆنی منبەج هەڵسەنگاند و ڕایگەیان تەکنێکی شەڕی نوێ دژی تورکیا و چەتەکانی جێبەجێ دەکرێت و ئەو ئەنکایەی کە لە تەمر خرایە خوارەوە نیشانەی ئەمەیە. هەروەها ڕوکەن جەماڵ ڕایگەیان مزگەنی بەگەلەکەمان دەدەین دژی فڕۆکە بە فڕۆکەوانەکان تەکنیکی نوێ پێش دەخین. هەروەها ڕوکان تشکی خستە سەر هێرشەکانی سەر کانتۆنی منبەج لەم 13 ڕۆژەی ڕابردوو و وتی لا منبەج شەڕی توند ڕوودەدا. تورکیا دەیەوێت با کۆمەڵکوژی شارەکە داگیر بکات، بەڵام شەروانانی ئەنجومەنی سەربازی منبەج داستان دەنووسنەوە و ئامانجی یەکەمی چەتەکان خەڵکی مەدەنی بوون و دەیان فڕۆکەی سیخۆڕی لە ئاسمانی شاری منبەجدا دەسوڕێنەوە. لە ڕێگەیانەوە دەکرێنە ئامانج و بۆ پێی کە دەوڵەتی داگیرکەری تورک ناتوانێت هیچ پێشکەوتنێک لە بەرامبەر شەروانە قارەمانەکان لە سەرزەوی بەدەست بهێنێ بە هێرشی ئاسمانی هێرش دەکات. هەروەها ڕوکەن جەماڵ ڕایگەیان لا قەرەقۆزاق و تشرین شەڕ و پێکدادانی قورس ڕووی داوە و زیاتر لە 10 ئۆتۆمۆبیل کە چەتەکانی تێدا بووە تێکشکێنراوە و لە هەردوو شوێنەکەدا لەلایەن شەروانانی قەسەدەوە دەیان چەتە کوژراون. هەروەها ڕوکەن جەماڵ ڕاشیگەیان ئەو هەواڵانەی بڵاو دەکرێنەوە و باس لە کۆنتڕۆلکردنی منبەج لەلایەن چەتەکانەوە دەکەن دوورن لە ڕاستیەوە و لە منبەج لە هەموو گۆڕەپانەکاندا وەڵامی هێرشەکان دەدرێتەوە. حکوومەتی دیمەشق لە بەرامبەر هێرشەکاندا لە ماوەی 13 ڕۆژدا ڕووخا، بەڵام 13 ڕۆژە منبەج نەکەوتووە. تا دێت گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خێراتر دەبێت و پێدەچێت گۆڕانکاریەکانی سووریا چەندین وڵاتی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرێتەوە. سەبارەت بە بارودۆخی ئێستای سووریا و کاریگەری لەسەر کورد، عەلی پێنجوێنی نووسەر دەڵێت لە ڕاستیدا ئاڵوگۆڕێکی زۆر گەورە و قوڵ و دوور و درێژ لە ناوچەکەدا بەڕێوەیە. با بڕوای من ئەوەی یەکەم جارە لە مێژووی سیاسی کوردیدا هێزێکی ڕاستەقینە دەیەوێت یاریکەرێکی ڕاستەقینە بێت و دەیەوێت ڕۆڵ و نەقشی ڕاستەقینەی هەبێت. بە بڕوای من ئەوە یەکەم جارە لە مێژووی سیاسی کوردیا هێزێک ڕاستەقینە دەیەوێت یاریکەرێکی ڕاستەقینە بێ و دەیەوێت ڕۆڵ و نەخشی ڕاستەقینەی هەبێ. ئەم ڕۆڵ و نەخشەی لەکوێوە هێناوە؟ لەوێوە هێناوێتی کە خاوەنی ئایدیایەکی فکری سیاسیە کە دەتوانێت کۆمەلگای کوردی لەسەر ئەو ئایدیایە پەروەردە بکە. واتە بزوتنەوەی سیاسی لە ڕۆژاوای کوردستان بزوتنەوەیەکی هەڵتۆقیوی بێمۆڕاڵی بێ ئامانج نییە، بەڵکو بزوتنەوەیەکە خاوەنی استراتیژێکی هزری قوڵە کە دەیەوێ دەستکاری ناوەوەی ئینسانی کوردی بکە. واتە ئینسانی کوردی لە مێژووی دوور و درێژی خۆیان دەبێتە مرۆڤێک کە شێوێنراوە، مرۆڤێکی دەستکاری کراوە. ئەم بزوتنەوە سیاسیە بە فکرە بە مۆڕاڵە دەیەوێت ئینسانی کوردی لەسەر ئەم حکایەتە بنیاد بنێتەوە کە من بڕوام وایە ئەم جارە ئەو بزوتنەوە سیاسی لە ڕۆژئاوا سەرپێ کەوتووە بەر مەبنای ئایدیایەکی فکری قوڵ کە ئینسانی کوردی بتوانێت کارەکتەر بێ نەک یاری پێکراو، یاریکەری ڕاستەقینە بێ نەک یاری پێکراو، لە پێش بێ نەک لە پاش بێ، کورد بێ نەوەک جاش بێ، کە بە بڕوایم نەوە بزوتنەوە سیاسیە خەریکەوەیە و ئەوە جێگەی ئومێدە لە ڕاست. ڕۆژی حوتی ئەم مانگا بە دەستپێشخەری گۆڤاری ئازادی کۆمەڵگە و نووسەران و ڕۆشنبیرانی باشووری کوردستان کەمپینی پشتیوانی لە بەرخۆدانی گەلی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ڕۆژاوای کوردستان بەرامبەر چەتەکانی دەوڵەتی تورک دەستی پێکرد. لە چوارچێوەی کەمپینەکەدا ڕۆزا حەمە ساڵح نووسەر و بەڕگێر پەیامێکی بۆ پشتیوانیکردن لە ڕۆژاوای کوردستان بڵاو کردەوە و دەڵێت کچان و کوڕانی ڕۆژاوای کوردستان تا دوای دڵۆپی خوێنیان لە پێناو ئازادی کوردستان و گەلانی ناوچەکەدا دەجەنگن. و سربەخۆی و ڕزگاری خەون و مافی هەموو گەلێکی ئازادی خوازە کە بتوانێت سەربەرزانە لەسەر خاک و نیشتیمانی خۆی هەیبێت. ئەمڕۆ لە ڕۆژئاوای کوردستان
تێکۆشان و بەرخۆدان بەردەوامە. خوشکان و برایانمان ڕوبەڕووی ئازار و نەهامەتی و دەربەدەری بوونەتەوە. مەترسی کۆمەڵکوژی و جینۆسایدکردنیان لەسەرە. کچان و کوڕانی تێکۆشەری ڕۆژ ئاوا ڕەمزی ئازایەتی و بەرگرین. ئەوان تا دوا دڵۆپەی خوێنیان لە پێناو ئازادی کوردستان و گەلانی ناوچەکەدا دەژەنگن. داگیرکران با باش ئەوە بزانن لە شوناس و فەرهەنگی ئەواندا تەسلیم بوونی نییە. با ئێمەش هەمومان پێکەوە یەک هەڵوێست و یەک دەنگ بین. دژی داگیرکاری سەر ڕۆژ ئاوا بوەستینەوە، پشتیوانیان بین بۆ سەرکەوتن بەسەر ئەم دۆخە نەخوازراوەدا. ئەمڕۆ 7 ساڵ تێدەپەڕێت بەسەر سەرکەوتنی هێزەکانی عێراق و پێشمەرگە بە سەرچەتەکانی داعش و پاککردنەوە و کۆنتڕۆڵکردنەوەی سەرجەم ئەو ناوچانەی خاکی عێراق کە لەلایەن چەتەکانەوە دەستیان بەسەردا گیرا بوو. هەر بۆیە ئەمڕۆ لە سەراسەری عێراق کرایە پشووی فەرمی. جێیاماژەی چەتەکانی داعش لە ساڵی 2014 هاتنە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستانەوە بەشێکی زۆری خاکەکەیان داگیر کرد. بەڵام دوای 3 ساڵ لە دەی مانگی کانونی یەکەمی 2017دا حەیدەر عەبادی سەرکۆزیرانی ئەو کاتی عێراق سەرکەوتنی بەسەر چەتەکان ڕاگەیاند. بۆیە هەموو ساڵێک یادی ئەو ڕۆژە دەکرێتەوە و بەرز ڕادەگرێت. بەر لە 7 ساڵ و لە ساڵی 2017دا سەرکەوتنی عێراق بەسەر چەتەکانی داعش ڕاگەیاندرا و هاوکات سەرجەم ئەو ناوچانە کۆنتڕۆڵ کرانەوە کات چەتەکان دەستیان بەسەردا گرتبوو. ساڵی 2017 لە باشوور و ڕۆژاوای کوردستان و عێراق و بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش کە ئەمریکا سەرکردایەتی دەکرد چەتەکان تەواو لاواز کران و لا سنووری عێراق و سووریا هیچ شار و ناوچەیەکیان بەدەستەوە نەما. سەرڕای ئەوەی ئێستا داعش لاوازە، بەڵام سەرڕای ئەوەش زۆرینەی وڵاتان هێشتا بە مەترسیەکی جددی دەزانن و هەروە لە عێراق و سووریا ناو بەناو هێرش بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی و هێزە ئەمنیەکان ئەنجام دەدەن. دا ڕێکراوی تایبەت بە بواری جینۆساید و ئەنفال لە باشووری کوردستان داوا دەکەن نۆی کانونی دووەم لە عێراق و هەرێمی کوردستان وەک ڕۆژی قەدەغەکردنی جینۆساید و ڕێزگرتن لە قوربانیانی جینۆساید بناسرێت و دەڵێن پێویستە وەڵامی سەرجەم داواکاریەکانی قوربانیان بدرێتەوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی قەدەغەکردنی جینۆساید و ڕێزگرتن لە قوربانیان و سزادانی بەکارانی جینۆسایدە و لەو چوارچێوەشدا دەڕێکراو بواری جینۆساید و ئەنفال بە بەیاننامەیەکی نووسرا و داوایەکان ئاراستی هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان کردو. لە بەیاننامەکەی ئەو ڕێکخراوانەدا هاتووە داوا لە حکوومەتی هەرێم و عێراق دەکەین ئەم ڕۆژە بە فەرمی بناسیێن و بکرێتە ڕۆژێکی تایبەت تیایدا ڕێز لە قوربانیانی جینۆسایدی کوردستان و عێراق بگرن و هەروەها داواشان کردو وەڵامی سەرجەم داواکاریەکانی قوربانیانی جینۆساید لە دادگایکردنی تاوانباران، باشترکردنی ژیان و داوای لێبوردون لە قوربانیان و قەرەبووکردنەوەی مادی و معنەوی و گەڕانەوەی ڕووفاتی ئازیزانی قوربانیان بکرێت. هەروە لە بەیاننامەکەدا بە پێویست زانراوە بۆ دووبارە نەبوونەوەی جینۆساید و دڵنەوەی قوربانیان عێراق دەست بەجێ ببێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.